سوچ و خوشبنی ئەم دوکانە یادەوەریەکانی سلێمانی خۆی تیا مەڵازداوە. دوکانی حاجی بەکری پێڵاو درووە. ساڵی 2023ەوە لە دوای پرۆسەوە ئەمیش هەوەستاوە. کەم پێڵاوی تێدا دروست دەکرێت، بەڵام ئەو کەسانی قاچیان کورتە یان پێویستیان بە پێڵاوی تایبەتە دێنە ئێرە. تاکە ئیش لەم دوکانە بکرێت ئەوانەی کە قاچیان کورتە ئێمە پێڵاوەکەی بۆ وەرزەکەینەوە. تەڵەبمان لەسەرە، بەڵام نەوعەتی ئەم ئیشە بە جووت و جودود نابێت. یعنی مەسەڵەن ڕۆژی جووتێ تاواکەی یان لە هەفتێکا جووتێ تاواکەی تەڵەبی هەیە، بەڵام بە کەڵک نابیکەیت. ئەم پیاوە لەم دوکانە شاگرد بووە، هاوڕێی حاجی بەکریش بوو. یادەوەریەکان دەگێڕێتەوە و دەڵێت جاری جاران ئەم شارە خۆش بوو. حاجی لە هەولێرەوە هاتن بۆ لای، لە کەرکووکەوە هاتن، لە هەڵەبجەوە هاتن، لە مەنتیقی هەولێرمانەوە هاتن. جێ هاوینان کەڵاشی دروست دەکرد، ئینسانانیش پێڵاو خۆمە دروست دەکرد. یەکێ بۆ هەردووکیە هاتن، یعنی بڵێ مایەتەوە مانەوەی نەبوو. وەڵڵاهی جاران خەڵک تەمەن ئەهلی شارەکە زۆر هاتن ئەمان ناسین. ئێستا خۆ کەم بۆتەوانە کەس نازانێ کێکەیە. تەقریبەن دەوری 20 ساڵیشم کردم میشە. ئیشم بوو لە مناڵیمەوەی تر بردەوە دە فێرم بووم بە خەلفە. ئێستا حاجی بەکری خاوەنی ئەم دوکانە کۆچی دوایی کردووە، کوڕەکەی ئێرە دەپارێزێت. بۆی ڕابردووی ئەم شارە بە زیندوێتی بمێنێتەوە و بەنەوەی داهاتووش بوترێت باو باپیرانیان چ کارێکیان کردووە، دەبێت ئەم شوێنانە بپارێزرێت چون ڕابردووی شارێکە هاوکات بۆ نیجارانی سلێمانیشی دێت. ئاوەڕ عەلیگەری کوردستان سلێمانی.